بەڵێ هەرو کۆزانن شاری سلێمانی کراوە بە پێنج زۆنەوە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەم پێنج زۆنە لەلایەن سێ کۆمپانیاوە بەڕێوە ئەبرێ لە ئێستادا ماوەی سێ ڕۆژە دوو کۆمپانیایان ئیشەکانی ڕاگرتووە لە حقەتە ڕاگررتنی ئیشەکان پەیوەندی بە سەرۆکایەتی شارەوانیەوە نییە چکە شارەوانی سلێمانی لە ڕێی خۆیەوە هەموو ئەو سلفە و شای سەدارانەی بۆ سەرف کردوون وەلای ئێمە ئەکرێ بە چەک کە کرا بە چەک ئەچێ بۆ بانقی ئاڵای هەرێم لە سلێمانی کێشەکە لەوێایە کە لە ئێستا بودجێ پێویستیان نییە وە سیولەی پێویستیان نییە بێن بە کۆمپانیەکان خۆی چەند مانگێکە ئەم کێشەیە سەری هەڵاوە کە لە ڕێی بانقەوە لە سا 60یان بۆ سەرفەکردن کە ئەوان بەوە ڕازی بوون بەڵام لە ئێستا ئەو لە سا 60 سەرف ناکەن ئەمانیش خۆ دەزانی کۆکردنی خۆڵ و خاشاک بودجەیەکی تەژغیلی پێویستە بۆ یەکگەر چارەسەری نەکەەوە خۆڵ و خاشاکە لە سلێمانیا لە کۆڵانەکان نامێنێتەوە بە حقیقەت کە ئەمە قەت سلێمانی دایم پاکترین شار بووە لە هەموو عێراقا بەس بەداخەوە ئێستا ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بێ ئەو خۆڵ و خاشاکە ئەمێنێتەوە و ئەو سیما جوانەی شاری سلێمانی تێگەچێ بۆیە من داوا لە بەرپرسانی تایبەت بەو کارە تایبەت بەو بودجە و سەرفکردنی داراییە داوان لێ یەکەم کە بە زووترین کات کێشەی ئەم کۆمپانیانش هەڵکەن ئەوانیش لەسەر حەقن